سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆدا هاتمە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست. هەندێک لە ئەمریکان کە خەڵکی وا دەزانن تەنها لە فیلمە خەیاڵیەکاندا هەیە و ناکرێت لە ڕاستیدا پێڕەو بکرێن لەگەڵەوەی کە دەکرێت هەر شتێک دروست بکرێت لەگەڵ بەرەو پێچوونی تەکنەلۆجیادا. ئەمڕۆ چەند ئامێرێکی هەڵگرتان نیشان دەدەم کە دەتوانێت شێوەی خۆی بگۆڕێ زۆر بە ئاسانی و سەرکەوتووی، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندوو بوونمان نەک فەرمانێک پشتگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت و بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵک بکەن. فەرموون ئێستاش بادەست بە ڤیدیۆکەمان بکەین. ئۆتۆمبیلی جێبی هایدرۆلیکی ئۆتۆمبیلی هامڕایدەری هایدرۆلیکی کە بریتیە لە ئۆتۆمبیلێکی چوارتایە کە بە سیستەمێکی هایدرۆلیکی مۆدێرنەوە بەستراوە کە دەتوانێت نزیکەی 5 پێ لە هەوادا بەرزی بکاتەوە تا بتوانێت بە ئاسانی بەسەر ئۆتۆمبیلەکانی تردا تێپەڕێت. ئەم ئۆتۆمبیلەکە کۆمپانیای ڤیزن دیزاینی کردووە دەکرێت ببێت بە چارەسەرێکی پێشنیارکراوە بۆ کێشەی خەرەباڵخی هاتوچۆ کە بە نزیکەی هەموو وڵاتان بەدەستیەوە دەناڵێنن، چونکە ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت بەسەر هێڵێکی تەواوی ئۆتۆمبیلدا تێپەڕێت تەنها لە ڕێگەی پەستان خستنە سەر یەک دووگمەوە. هەروەها چەند کامێرایەکی هەیە کە لە ژێر ئۆتۆمبیلەکە جێگیر کراون تا شوفێر بتوانێت خۆی لە پێکدادانی ئۆتۆمبیلەکانی ژێرەوە بپارێزێت. ئۆتۆمبیلی لێنترۆزی گۆڕا و کۆمپانی لێنترۆزی تورکی توانیوێتی ئۆتۆمبیلێکی BMW بگۆڕێت بۆ مرۆڤێکی زەبەلاح لەسەر شێوەی زنجیرە فیلمی بەناوبانگی ترانسفۆرمەر. ئەم ڕۆبۆتەکاندا زیاران ناوی ئەنتیمۆنیا لێناوە دەتوانێت لە ئۆتۆمبیلێکی ئاساییەوە بگۆڕێت بۆ ڕۆبۆتێک کە توانێت جوڵاندنی سەر و مل و دەستەکانی و خاچەکانیشی هەبێت بۆ گۆشەی 120 پلا تەنها لە ماوەی 30 چرکەدا. پێویستە ئەوەش بگوترێت کام ڕۆبۆتە لە دوورەوە کۆنتڕۆل دەکرێت بەڵام ناتوانێت بە ڕێگادا بڕوات، بەڵام ئەندازیاران لە توانێ خۆیان دڵنیان کە دەتوانن ئەم تایبەتمەندیانەشی بۆ زیاد بکەن لە داهاتوودا. بەلەمی کۆرمۆرانی گۆڕا و کۆمپانیای کۆرمۆرانی نەمسایی بەلەمێکی گەشتە سندوی دروست کردووە کە دەتوانرێت شێوەی بگۆڕدرێت بە چوار زۆری جیاوازی بار هەڵگری ئاوی لە ڕێگەی داگرتنی یەک دووگمەوە کە دەگۆڕدرێت بۆ بەلەمێکی خێرا و کەشتێکی شێوە دوانی و یەختێک و تەنانەت بەلەمێکی هەڵواسراویش. درێژی بەلەمی کۆرمۆرانی سەرنجڕاکێش 7 مەترە، پانیشی لە نێوان 1 مەترونی و تا 3 مەترونیوە. هەروەها بزوێنەرێکی سیانی هەیە کە هێزی 493 SP هەیە ئەو پەڕی خێرایی دەگاتە 72 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئۆتۆمبیلی لیمۆزینی درێژکراوە کۆمپانیای کلاسین ئەڵمانی هەستا بە گۆڕینی بار هەڵگری مارسیدس ڤیانتۆ بۆ ئۆتۆمبیلێکی لیمۆزینی نایب کە دەتوانرێت درێژ بکرێتەوە تا فراوانێکی باش کە بۆ کڕیارەکان فراهەم کراوە. ئەم ئۆتۆمبیلە چەندین جیاوازی تری هەیە کە بەگشتی لە ئۆتۆمبیلەکانی لیمۆزیندا هەیە، بۆ نمونە کوشتنی سەرمی گەرمی و سارکەرەوەی بچووک و ئامێری ئەلکترۆنی جیاوازیش. ئەم ئۆتۆمبیلە تایبەتمەندی گەیاندنی دەنگیشی هەیە. سەرڕای هەموو ئەم خاڵە نایەبانە کۆمپانیاکە ئەپلیکیشنێکی دروست کردووە کە لەسەر مۆبایل جێگیر دەکرێت تا سەرنشین بتوانێت بە ئاسانی کۆنتڕۆڵی هەموو شتێکی ئۆتۆمبیلەکە بکات لە کاتێکدا لە شوێنی خۆی دانیشتووە. لاند ڕۆڤەر دەگۆڕدرێت بۆ ماڵ. ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت ببێت بە شوێنی یەکیان تەنها لە ماوەی 45 چرکەدا. ئەم ئۆتۆمبیلە لەلایەن برایس پێدەری فەڕەنسیەوە دیزاین کراوە تا خۆی و ئارینای خۆشەویستی بتوانن ژیانی گەشتیاری و دۆزینەوەی بە ئاسانی بەسەربەرن. ئەم ئۆتۆمبیلە بەهێزە چێشخانەیەک و توالێتیەکی بچووک و ژوورێکی خەوتنی ئارام بەخشی تێدایە. سەرڕای حەمامێکی گەرم. بێگومان ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت لە ژینگەی جیاوازدا بڕوات و خاوەنەکەی دەتوانێت گەشت بکات یان بژێت لە هەر شوێنێکە خۆی دەیەوێت. گالیسکەی خەیوەتی فراوان گالیسکەی خەیوەتی فەڕەنسی پیوریس CX دەتوانێت قەبارەکەی گەورە بکرێت لە 20 پێوە تا 134 گۆشە تەنها لە ماوەی 20 چرکەدا لە ڕێگەی پەستان خستنە سەر یەک دووگمەی کارەبایی. گالیسکەکە پێک دێت لە ژوورێکی نووستن و ژوورێکی دانیشتن و ژوورێکی ناخواردن لەگەڵ چێشخانە و گەرماوێکی ئامادەکراو بە تەکنیکی چوونەوەیەک دروستکراوە کە ڕێگە بە خانووەکە دەدات بچووک و گەورە بکرێتەوە بێەوەی هیچ زیان لە کەلوپەلەکان بکەوێت. نرخی ئەم گالیسکەیە لە 330,000 دۆلارەوە دەست پێ دەکات لە فەڕەنسا و ئەوروپا، چونکە هێشتا بەرهەمەکانی کۆمپانیەکە بۆ وڵاتانی تر بڵاو نەبۆتەوە. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکە تامەدڵ بووەوە هەرێسا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا.
و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن وا ڕەخنێک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.